زمعي فالفقاي زليخا زردن زليخا زردن زردي زليخا والخورا زردن يمشوا تبيان دبلنا ودمبو دسم شراوي فلقي برام لابسنا ومنبو ئەرە ناوچەی هەواسانە ئێمە ساڵانە لێرە خەریکی برنج و مەرەزەکردنی لێرە چونکە ئێرە ئەرزەکانی زۆرینەی ئەرزی بەراوە و هەلومەرجی گونجاومان هەیە ئێمە لێرە بۆ مەرەزەکردن. مەرەزەکردن لێرە لە مانگی شەشۆ بەدواوە دەست پێ دەکا هەتا مانگی هەتا دەی حەوتیش ئەڕوا لێرە وە چوار مانگی پێ دەچێت دوای ئێتر لە یەکی دە هەتاکو و پانزەی دە و هەتا یەکی یانزەش لێرە دەست دەکەین بە دروێنەکردن لێرە. مەرەزەکەمان نەگازەیە کە بەکارهێنین با بڵێن لێرەنە نەگازەکە زیاتر ئەکرێ جۆری کەی زۆرە وەکو جۆرەکانی گەرمە هەیە مەولەوی هەیە ئەمبەر هەیە بەس ئەوەی کە لێرە ئەکرێ نەگازەکەی و زیاتر نەگازەکە سەرفی زیاترە لێرەنە لەگەڵ کرێکارە بەڕێزەکانە لایلۆندا ئەخەین پارچە پارچە کۆما کۆماوەکو خەرمانی لێەکەین دەڕاستە تێرین ئەیکەین وەقوی دەڕاستەکە بەسێلک دەڕاستەکە بۆمانە کوتێ دوای ئەوە کوتای ئەیکەینە ناو مەکینەوە ئەیبین لەو بەرزایە دایەکەین لە ترسی باران و لافا و ئەمانە لەبەرەوە هەوا بگرێ لەوێ لەبانی ئەوە فەرشەکەین و گۆلگۆلەکەی وشکەکەین و ئەەکەینە کیسە و ئەدێنە مشتری ئەگەر خوا مشتریمان بۆ بنێت.